بەلجیکا تاکە وڵاتێک نییە دوا بە دوای هێرشە تیرۆریستیەکانی سەر پاریس لە دۆخی ئامادەباشی و گەڕاندان بە دوای تیرۆریست و دۆزینەوەی شانە نوستەکانی تیرۆر لە ئەوروپا. بەڵکە تەواوی وڵاتانی ئەوروپا لە دۆخێکی بێداربوونەوەیشی گەورەدان پاژەوەی تیرۆر هاتە ناو شەقام و کافتریا و هۆڵەکانی مۆزیک لە ئەوروپا ئیتر ژیانی گشتی و شارستانی خۆراوە لە بەردەم هەڕەشەیەکی ڕاستەقینەدایە. ئەو ئافرەتەی کە گومان دەکرێت کە خۆی تەقاند بێتەوە تا ئێستا جێی سەرسوورمانە، گومان و پرسیاری گەورەی وروژاندووە ئای ئەمە سەرەتای کردەوە خۆکوژیەکانە ئەگەر ئافرەتەکە خۆی تەقاند بێتەوە. لەو بارەیەوە پرۆفیسۆر ڕۆبەرت پای پێی وایە لە ڕاستیدا داعش دەبێتە خاوەنی یەکەمین ئافرەت لە مێژووی ئەوروپادا کە خۆی تەقاند بێتەوە. ئەمە ئەوە دەگەێنێت کە داعش دەیەوێت هەموو بنەما و پێوەرەکانی شەڕ بشکێنێت لە پێناو کوشتندا. شەقامەکان و شوێنە گشتیەکانی ئەوروپا دەکەونە ژێر چاودێریکی توندی هێزەکانی پۆلیس و ئاساییشەوە. ترس دەبێتە هەڕەشە بۆ تێکدانی ژیانی ئاسایی خەڵک. گەڕان بە دوای ئەو تۆڕە تیرۆریستیانەدا بۆتە ئەرکێکی گەورەی وڵاتانی خۆراوە ئەمریکا. ئێمە تێکیان دەشکێنین، ئێمە و شوێنانیان لێ دەسێنینەوە کە ئێستا داگیریان کرد، ئێمە سەرچاوە ئابوووریەکانیان لێ دەبڕین، ئێمە سەرکردەکانیان دەستگیر دەکەین، تۆڕەکانیان و هێڵە پشتیوانەکانیان هەڵدەوەشێنینەوە و بە تەواوەتی تێکیان دەشکێنین. چالاکی و ڤیسیڤاڵی گەورەش بە بۆنەی کریسمس و ساڵی نوێ لە تەواوی جیهاندا ساز دەکرێت. بەڵام لە نیویۆرک ڤیسیڤاڵی گەورەتر دەکرێت و لە زوربەی ویلایەتەکانی ئەمریکا و وڵاتانی جیهانەوە ڕوودەکەنە ئەم شارە. لەبەرەوە پۆلیس و ئاسایش و FBI لە دۆخێکی ئامادەباشیدان بۆ بەرگرتن لە هەر ڕووداوێکی نەخوازراوی وەک پاریس. پێویست ناکە ئێمە لە هیچ شتێک بترسین. پۆلیسی نیویۆرک لێرێ بۆ پاراستنی ئێوە. ئەمە درەختی کریسمسە و ئەوەش زری پۆشە. پایتەختێک لە ئەوروپادا ژیان تایدا ڕادەوەستێت. میترۆکان دادەخرێت، شوێنە گشتیەکان پڕدەبن لە پۆلیس و ئاسایش و ماشێنی سەربازی. دەرەنجام شڵەژاندن و دروستکردنی ترس لە ئاسێکی گشتی بەرفراواندا. ئەندامانی ئەو باندە میوزیکی ئەمریکیە لە پاریس تا ئێستا لە سەرسوڕمانی ئەو شەوەدا دەژین. چەندین کەس لە ژووری خو گۆڕینەکە بەرکەوتن، هەر کەسێک دەهاتە ژوورەوە دەیان کوشتن، هەمویان دەکوشت، بێجگە لەو مناڵەی کە بە چاکەتە چەرمەکەی من خۆی شارد بووە. ڕای شارەزایان لە دوای ڕووداوەکانی پاریسەوە ترسی تیرۆر لە گەشتێکی ترسناکدا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە بەرەو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا. لە ئەمریکاش تەنها نیویۆرک خۆی ئامادە نەکردووە بۆ بەرەنگاربوونەوەی هەر کردەوەیکی تیرۆریستی، بەڵکە لۆس ئەنجلوسیش لە ئامادەباشیدایە. دەرەنجام ژمارەی ئاسایش و پۆلیس لەسەر جەمولایەتە یەکگرتووەکان زیاد کراوە، بەڵام FBI دەڵێت هیچ هەڕەشەیەکی تیرۆریستی تایبەت و باوەڕپێکراو لە ئارادا نییە. بەڵام بەپێی کاربەدەستانی ئەمریکا بەر لە دەستپێکردنی پشووی سانکسگیڤین سوپاسگوزاری وڵات لە دۆخی ئامادەباشیدا دەبێت. بەپێی ئامارێکی نوێ لە 25 نۆڤەمبەرەوە بۆ 27 نۆڤەمبەری ئەم مانگا کە پشووی سوپاسگوزاریە گەشت و سەفەرکردن لە ئەمریکادا زۆر زیادی کردووە، زیاد لە 46 ملیۆن کەس گەشت دەکەن. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تیرۆر ناتوانێت ببێتە هەڕەشە لەسەر ژیانی گشتی و شارستانی خەڵک. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.